مانو هەر یەکەش بە زۆرێک گزارش لە خەمەکانی دەکات. لێرەدا شاعری هەزنا سکوز و ڕەوڵات دلاوەڵ قەرەداغی بەم زۆرە پێشوازی لە خەمەکانی دەکات. سڵاو ئەی خەمی ئاشنام، بەخێربێیتەوە باوانم، پەڕۆشت بووم تۆ لەکوێ بووی، گیانەکەم نوری چاوانم. خۆشەویستان، ئازیزانی هاودەمی بەرنامەی شوانی هونەرمەندان، بەختەوەرین کە ژوان و دیداری ئەمزاری بەرنامەکەمان لەگەڵ هونەرمەندی خۆشەویست کاک محەممەد ڕۆفکەر کوچیە. دیارم پاچ شعری کە لە سەرەتادا وتم ڕنگدانەوێکی گەورەی هەبووە لە لای هونەرمەند، هەر بۆیە لە وتنیدا هەز بە سۆزێکی ناسک دەکەین. بۆیە ئێمە بە ناوی خۆمان و ستافی بەرنامەکەمان بە خێرانێکی گەرمی کاک محەممەد ڕۆفکەر کوچی دەکەین. کاک محەممەد بەخێرانتن دەکەین. زۆر سپاسانەکەم، هەروەها منیش بە خێراتنێکی گەرمتانەکەم بۆ شاری سلێمانی لەم شوێنە خۆشەی سەرسناردانی شوێنە بۆ ئێم چاوپێکەوتنە ساز بدەین. زۆر بە خێراتنتانەکەم و زۆر سپاس. زۆر سپاس. کاک محەممەد پێمان خۆشە لە سەرەتادا یادەوەریت بگەڕێنەوە سەردەمی منداڵیت و بپرسین لەو ساتەدا بە چ گۆرانێک سەسامی کردی؟ دیارە من هەر لە منداڵیمەوە شەیدای گۆرانی مۆسیقای کوردی بوومە. لە یادمە لە قۆناغی سەرەتاییدا لە پۆلی 1 و 2 و 3 بە هەروە بڵێن لەو ساڵانەدا مامۆسایەکی بەڕێزمە بوو، مامۆسای برایم کۆیی، یادی بەخێر بێ، هیوادارم ئێسەما بێت و تەمەنی درێژ بێ. ئەو مامۆستایەکی بوو لەو کەسانی کە زۆر هانی منەدا، زۆربەی با بڵێن ڕۆژەکان منی لە پۆلی هێنایە دەرەوە بۆ ئەوی گۆرانی بڵێم. دیارە چەند جارێکم مامۆستای گوێ لە دەنجی من بوو، گەشتە قەناعاتێک ڕۆژێ پێی وتمتی تۆ دەنگت زۆر خۆشە و زۆر خولیایی گۆرانی کوردیت هەیە، ئەگەر بەردەوام بی لە پاشا ڕۆژاوی بە هونەرمەندێک خزمەتی هونەری میلەتەکەتی پێەکەی. دیارە لەو لەحزەیە ئەو مامۆستایە بەو وشە جوانانی زۆر کاریگەری لەسەر من دروست کرد و توانیم بەڵێنەکەشی بەمە سەر و ئەمڕۆکەش بمە هونەرمەندێک بتوانم تا حدێک خزمەتی هونەری کوردی بە هونەرەکەم بکەم. جێگای سنجمانە بزانین لە چ ساتە وەختێکی ژیانتدا هەست کرد بە هەرەی گۆرانی وتن تێدایە و بەسی شێوەیەکیش گوزارشت لێ کرد؟ دیارە من خەڵکی شاری کەرکووکم لە گەڕەکی بەرتەچەی تاڵەبانی چاوم بە دنیا هەڵێناوە. ئاشکراشە لای هەموو کەس ئەو گەڕەکە شوێنی چەندین کەڵە هونەرمەند و نووسەر و ڕۆشنبیر بووە. ینی ئەو خەڵکانی کە لەو گەڕەکەدا ژیاون زۆربیان ئاشنایەتیان لەگەڵ گۆرانی و مۆسیقای کوردیە دروست کردووە، بە تایبەتی هونەری مەقامات. دیارە هونەرمەندیشمان زۆر هەبووە لەو گەڕەکە، بۆ نمونە مامۆستا عەلی مەردان کە زۆربەی کات لە گەڕەکی بەرتەچەی تاڵەبانی بوو گۆرانی مەقاماتی بتووە. هەروەها هونەرمەند حەمەد رێژ بە ڕەحمەت بێ، ئەویش یەکێک بوو لە هونەرمەندانەی شارەزایەکی زۆر باشیە بوو لە مەقاماتە. هەروەها هونەرمەندی مۆسیقاژەن مامۆستا قادر مەردان و هەروەها هونەرمەندی جوانەمەرگ هونەرمەند عەلی عەزیز و چەندینی تر لەو گەڕەکە چاویان بە دنیا هەڵێناوە و خزمەتی هونەری کوردیان کردووە. دیارە منیش هەر لەو گەڕەکە بوومەوە و هەر لە منداڵیمەوە هەروەکو باسیشم کرد عشقم هەم بۆ گۆرانی کوردی و جۆم لەو گۆرانی بێژانە گرتووە و تا ئاستێک زانیمە کە دەنگم بە هەرێکی تایە بتوانم گۆرانی کوردی بڵێم. واتە دەستپێکردنی من بۆ گۆرانی لە گەڕەکەی خۆمەوە دەستی پێ کردووە. ئەو گۆرانەی کە کلیپ کران و چوونە ناو خەڵک و محەممەد ڕۆفکەر کوچیان بە خەڵک ناسان چی بوو؟ من حەزەکەم باس لەوە بکەم. دیار من نتوانم بڵێم لە ساڵەکانی هەفتا و بەرەوسەرەوە من هاتوومەتە ناو دنیای گۆرانی و گۆرانیەوە هەر لەو کاتانەشا لە زۆربەی ئاهەنگی قوتابخانەکان لە شاری کەرکووک من بەشداریمە کرد. دیارە ئەو زروفەش جیاواز بوو لەگەڵ ئێستادا، با بڵێن لە کاتی ڕژەمی باسە ئەین دەرفەت بۆ هونەرمەند زۆر دروست نابوو، یاخود ئەگە دروستیش وایە ئەگەر تۆ گۆرانیشی عاتفیت بوو تایە با دوا بە دوای سرودێکت بوو تایە. من بیرمە هەر بۆ یەکەم جاریش کە گۆرانی شەوانم تۆمار کرد لە تیڤی کەرکووک ساڵی 1986 بوو، من دوایەوە وەستام هەروەکو ئاماژەشم پێ کرد، بەڵام لە زۆربەی ئاهەنگی قوتابخانەکان بەشداریمە کرد تا دوای ڕاپەڕینەکە کە هاتم لە شاری سلێمانی نیشتەجێ بووم
بەڕاستی تر لەو شارۆ من توانیم گەشە بە هوەرەکەی خۆم بدەم و ئەو شتانەی پێشتر لای من گەڵاڵە بووبوون لێەوە دەستی پێ بکەم. یەکەم گۆرانیشم کە تۆمار کرد گۆرانی خەجێ خەجان بوو لە شاری هاوڕێم ئەگلاوەر قەراغی مۆسیقاگەشی مامۆستا لێر حوسێن دایناوە ئاوازەکەشین خۆمە. دیارە و گۆرانیە زۆر شتی لای من و لای خەڵکیش دروست کرد. خەڵک دەڵێن خەجێ خەجانە بۆ کەرکووتووە. بەڵێ دیارە لەو سەردەما ئەو گۆرانیە من یەکەم جار کە بەدەنگ تۆمارم کرد ماوەیەکی زۆری پێچوو تا قسمە سەر تەلەڤیزیۆن. دیارە گۆرانیەکەش خۆشبەختانە دەنگ و سەدایەکی زۆر باشی دایەوە ناو خەڵکە. دوایەوە کە تۆمارمان کرد بۆ تەلەڤیزیۆنی گەلی کوردستان لە پێم وایە ساڵی 92 بوو، ئیتر ڕوبەڕووی پرسیاری خەڵک دەبوومەوە بەڕاستی ئەم گۆرانیت بۆچی وتووە. کاک دلاوەریش بیرۆکەی شارەکەی پێ ناوتم بەڕاستی چەند جارێک پێم وت، منیش بزەبەت ئەو گۆرانیە خۆمم تیابینەوە وەک ئەوەی ئەو سەردەمە ئاوارە بووم لە شاری کەرکووکەوە بۆ سلێمانی. لای من ئەو گۆرانیە هەر خەجێ خەجان کەرکووک بوو، 100% ئەو گۆرانی ئەو سەردەمەش کەوتومە بۆ کەرکووکم وتووە. گۆرانیکە لای من بۆ کەرکووکم وتووە، بەڵام کاتێک کاک دلاوەری جوێی لەم ڕێیەی من بوو وتی نەخێر ئاوانیە و گۆرانیە بۆ پێشمەرگەیە بووە، ناوی خەجێ بووە لە شاغ بووە، ئەو پێشمەرگەیە شەهید بووە، من ئەو شارم بۆ ئەوە وتووە. گرنگەوەی دەستی خۆش بێ کاک دلاوەر بیرۆکەکەی زۆر جوانە کە نووسیوێتی، بەڵام لای من ئێستاکەش گۆرانی هەرەڵم بۆ کەرکووکم وتووە. ئەو مەرجانە چین کە بە پێویستیان دەزانی لەو شعرانە هەبن کە دەیانکەیت بە گۆرانی؟ لە ڕاستیە شعری لیریشی با بڵێن کە ئەکرێت بە گۆرانی ئەبێ ڕیتمی تابێ سەرەتا، ڕیتم زۆر مەیمای ڕتمی گۆرانی هەندێک وشە هەیە تەماشاکەی قوڵە بۆ ئەداکردن. گۆرانیەکە بشێت با بڵێن شارەکە بشێت بۆ گۆرانی، هەروکو باسم کرد هەموو ڕتمێکی تابێت، نەک تۆ مەسەلەن شعرێک بێنی تەماشاکی وشەی زۆر قورسی تایبیکەی بۆ گۆرانی، ینی پێشتر خوێندنەوەیکت بۆ ئەو شعرە هەبێ بگونجێت بۆ گۆرانی، دوایەوە بتوانی ئاوازی بۆ دابنیت و بیکەی بە گۆرانی. کەواتە لای من گۆرانی پێش هەموو شتێک ئەبێ ڕیتمی تابێ ئەو شعرە بۆ ئەوەی بیکەی بە گۆرانی. لە گۆرانی وتندا زیاتر خۆت لە چ ستایلێک دەبینەوە؟ دیارە خوا ئەو بەهرەی بە منداوە، ئەو قڕگەی کە هەمە زۆر من بۆ قڕگە هێ منانە گۆرانی ئەڵێم ئیترەوە بەهرەیەکە لە قورجی من لە گەروی من دێتە دەر. ڕەنگە خەڵکیش بڵێ لەبەروی گۆرانەکانی حەمڕە و کەرکووکی خەماویە تایلی خورجی من ئەوەیە کە زۆر بەهێمنی گۆرانی ئەڵێم هەستەکەم ئەو شێوازەی من لەگەڵ گۆرانیە خەماویەکانە گونجێت لەگەڵ ئاوازە خاوەکان دەگونجێت. ئیتری ستایلی من ئاشکرایە، حەزەکەم باس لەوەش بکەم بەڕاستی. دیارە هەموو کەسێک کە دێتە ناو دنیای گۆرانیەوە لە سەرەتادا بە لاساییکردنەوە دەسی پێکات. من هەر لە منداڵیمەوە لەو سەردەمە لاسایی زۆربەی گۆرانی بێژە کۆنەکان مەکردەوە، لە یادم بێت مەسەلەن مامۆستا حەسەن زیرەک بەڕەحمەت بێ، مەزەری خالقی، خاڵە تاهیر و هەروەها مامۆستای گەورە عەلی مەردان و هەروەها بەرهەمەکانی تیپی مۆسیقای سلێمانی ئەو سەردەمە بڵێن بەدەنجی کاک کەریم کابان، کاک هونەرمەندی خوارێ خۆش بوو، هەردوو هونەرمەند کاک برایمی خەیات و عوسمان عەلی و کاک قادر کابان هونەرمەندی شەهید و هەروەها کاک حەمەی نێرگز و کاک عەباس محەممەد. من لەو سەردەمە گۆرانیەکانی ئەوانم زۆر ئەوتەوە. دواتر ڕێگایشی تایبەتی خۆت لە دواتریش دیارە من بەو هەموو لاسەیانی کە کردمەوە دیارە من لە دەواازە گەورەکەی مامۆستا عەلی مەردانەوە هاتمە ناو گۆرانی کوردیەوە و زیاتر کاریگەری گۆرانیەکانی ئەو بەسەر منەوە بوو. بەڵام هونەرمەند هەر لاسایی کاتەوە پێم وایە هیچ بە هیچ ناکە، تا توانیم بەدەنجی خۆم شێوازێک و دۆزمەوە بتوانم گۆرانی نوێ تۆمار بکەم. گۆرانی تاقانە گۆرانی تاقانە ئەو گۆرانی لە شاری برای شاعیر کاک سابیر سیدیقە دیارەوە دووەم پرۆژەم بوو لەگەڵیان، پرۆژێکی ترمە بوو پێشتر گۆرانی سەد خەرامان لە شاری کاک سابیر بوو، ئاوازی خۆم بوو. گۆرانی تاقانەش هەروەکو باسم بوو شاری کاک سابیر و ئاوازی هونەرمەند کاک کارزان کەمان و کورجی کە ئێستا لە دەرەوەی وڵاتە ئاواز و مۆسیقاکەی هینەوە بوو. ئەو گۆرانیەش پێم وایە لە ساڵی 2002 بوو تۆمارمان کرد لە ئستودیۆی سەنتەری گەنجان بە سەرپەرشتی هونەرمەند کاک ئارا ئەو گۆرانی تۆمار کرا. بەم دوایەش توانیمان ئەو گۆرانی کلیپ بکەین
کە بەشی لفسنەکان با بڵێن بەشی لفسنەکان کە خۆمی تایە لە شاری سلێمانی وێنەمانگرت و بەشەکانی ترشی لە شاری کۆیە کە ئەو کچ و کوڕەتیانە تەمسیلیان کردو و گۆرانیەکەش دەرێنانی کاک هاوار بوو. ئەگەر پارچەیەک لەم گۆرانە بۆ ئێمەوە بیرانی خۆشی. چەند جوانە ئەو عەشقە لە ڕەنگی گوڵ دەچێ، چەند جوانە ئەو عەشقە لە ڕەنگی گوڵ دەچێ، سڵەکە لە پیریم بە ڕوحمە ڕۆ دەچێ، سڵەکە لە پیریم بە ڕوحمە ڕۆ دەچێ. کاک محەممەد دوو ئەزمون و زیاتر شت لەگەر شعرەکانی دلاوە قەرەداغیدا هەیە، شێوازی شعرەکانی ئەو شاعیرە چۆن دەبین؟ لە ڕاستیە من ئەتوانم بڵێم کاتێکی شاری کەرکوواتم بۆ شاری سلێمانی ئەو سەردەمانە باڵن لەو سەردەمەیە من زۆربەی کات لە چاخانی شعب دانیشتم، یەکەم شاعری کە توانیم لەگەڵ یا تعارف کۆم کاک دلاوەر قەراغی بوو. لە ڕاستیە زۆر شتی جوانم لەو شاعرە بەرزەیە بەدی کرد. دیارە من بۆ خۆم عشقی هونەر لام گەڵاڵە بوو لە شاری کەرکووک. مناقشەی ئەوما کردوتە من پێویستیم بەچەند شارێکی بۆی بیکەم بە گۆرانی. ئەمەندە مەحەبەتی گەورەی بۆ من هەبوو بەبێ ئەوەی بزانێت دەنجی من خۆشە یان خۆش نییە. لە سەرەتادا توانی سێ شعرم باتەیە. دیارەمە ساڵی 91 شعری خەجێ خەجان، سڵاوی خەمی ئاشنام، گۆرانی دەستگیرانە ڕەشپۆشەکەم. ئەم شعرانی بە من داوەتوانم بڵێم هەر مسودەیەک بوو لەسەر وەرەقەیە دای بە من لای خۆی تەنانەت وەکو ئەرشیفیش هەڵی نەگرت، ینی هەروەکو باسم کردەوەنە خۆشەویستی بۆ من هەبوو. منیش لە ماوەیەکی زۆر کورت تاتوانم برێم لە ماوەی دو سێ مانگە توانیم ئەو سێ گۆرانی تۆمار بکەم. بیرمە بۆ یەکەم جار کە گۆرانی خەجی خەجانم تۆمار کرد، هاتم بۆ کاک دلاوەرم بینی و پێم وتمەوە یەکێک لە شعرەکانم تۆمار کرد و حەزەکەم گوێی لێ بگری. هەر تەزیلاتێکە بوو بە تەنیشتی ساقانی شعبەوە. چونە ناو تەزیلاتەکە وتمان حەزەکەین جۆمان لەو گۆرانی بێ، ئەوش قسیە سەر تەزیلەکە و لێیدا. کاتی جۆمان لە گۆرانیەکە ئەگەر بەڕاستی کاک دلاوەر پڕقژی بوو لە ئەتوانم بڵم زۆر بە خەماوی ئەم بینی لەو لەحزانەیە. وتمەوە چیە؟ وتی من تەسەور ناکەم ئەم شیعرەی من بوو بێ بۆ گۆرانیە، تەسەورشم ناکرد ئەو بەهرە گەورەی لە تۆیە هەبێ کە من سێ شعرمدا بە جەنابەت هەر وەکو ڕەفاقەت و وەکەوەی کە خۆشەویستیەکەم بۆتە بووە. لە ڕاستیەتر دوای ئەوەی من توانیم ئەو شعرانی کاک دلاوەر ئاوازیان بۆ دابنێم و تۆماریان بکەم،
دوای ئەوەش گۆرانی ئاسەوار هەر لە شاری کاگلاوەر ئەوەش هەر ئاوازی خۆم بە تۆمارم کرد و هەروەها گۆرانی هەوارگا ئەو شەشاری ئەو بوو لەم دوایژی شەڵا لە دوایی کۆتایی بەرنامەکەی باسی ئەو سەفەر ئەەکەین بۆ سوید شارێکی نوێم لێ وەرگرتووە و لە ناوی زریان کە کاتە شەشەم شاری کاگلاوەر ئەوش هەر ئاوازم بۆ داناوە ئینشاءڵڵا لە پرۆژەی ئایندەما بەنیازم ئەو شارش تۆمار بکەم. لەکوێ پرۆفی گۆرانیەکان دەکەی؟ پرۆڤی گۆرانیەکانم با بڵێن بەدەم تەقەڵی ئەو جلانی کە ئی دوورم یاخود لەسەر ئەو مەچینی کە ئیشەکەم زۆربەی کات پرۆڤە لە دوکانەکەم ئایکەم بەڕاستی بەس ئێستا دیارە کاتی شوێنی باشترمێ و کاتی باشترمێ بۆ پرۆڤی گۆرانیەکانم لەخوا بەزای دەتوانیم خانووی دروست بکەم دیارە و خانوش چەند ژوورێکی تایە ژوورێکم تایبەت بۆ خۆم داناوە هەر شارێکی نوێم دەستکەوێت یاخود بە دڵم بێ ئاوازی بۆ دابنێم ئەچم لەو ژوورەیە پرۆڤی تیاکەم بەڵام پێشتر زۆربەی ئەو ئاوازانی کە دامناوە لە ناو دوکانێکی خۆما بووە. بێگومان هونەرمەند چ لە کوردستان بێ یا لە تاراوگە بێ ڕوبەڕووی هەندێک کێشەی هوەری دەبێتەوە جا ڕەنگە ئەو کێشانە لە کات و ساتێکدا جیاوازان هەبێ بەڕێزت چ کێشەیەکی هوەری تێ و چۆن هەوڵی چارەسەرکردنیان دەدەیت؟ لە ڕاستیە ئەو کێشانێکی ئێستا باز دەکرێت زۆربەی و گۆرانی بێژانەی کە مقابلە دەکەن یاخود چاوپێکەوتنەکەن باسی کێشەی با بڵێن مادیەکەن کە گۆرانیەکانیان پارەی تێچەوە زۆر ڕاستە ئەمڕۆ هەموو شتێک بە پارەیە حەقی خۆشیانە مۆسیقیش حەقی خۆیتی بە پارە کار بکات بەس گرنگەوەیە حکوومەت بتوانێت دام بکە بەڕاستی یاخود چەند کۆمپانیایکی ئەهلیمانە بێ بتوانن بەرهەمەکانت بە شێوەیەکی جوان بڵاو بکەنەوە خۆشبەختانە کۆمپانیایەکە ئێستا کۆمپانیای چوارچرا بەڕاستی من دەستخۆشی لەو کۆمپانیا جوانە ئەەکەم کە کارێکی زۆر جوان بۆ هوەری کوردی ئەەکەن و تا ئێستش بەردەوامن هیوادارم نمونەیان زۆر بێت چەند کۆمپانیایکی تریش دروست بێ خۆ ماشەڵڵا خەڵکی سەرمایەدارمان زۆر هەیە ئەو پارانی کە بۆ شتی تر سەرفیەکەن بتوان بۆ چەند کۆمپانیایکی ئەهلی سەرفیکەن ئەو پارانە بەنسبەت ئەو بەرهەمانی کە تۆمارەکرێت دیارە ئێستا جیاوازە لەگەڵ جاران ڕەنگە بەرهەمێکی هوەری پارەی زۆر تێبچێ مۆسیقی حەقی خۆیەتی هەروەکو باسم کرد گۆرانیەکەت بۆ عادادەکە یاخود تەوزیعی مۆسیقای بۆکە حەقی خۆیەتی پارەی بێتێ یاخود ئەو مۆسیقانی کە عەزفەکەن لەو گۆرانیە حەقی خۆیانە پارە وەرگرن و هەروەها منیش حەقی خۆم پارە وەرگم کە بەرهەمێکی نوێ ئەەکەم هیوادارم ئەم کێشانە لە ئایندەیە حەل ببێت و هونەرمەندان بتوانن بە ئاسێکی جوان هوەری خۆیان پێشکەش بکەن بەڵام مشکلەیەکمانەیە بەڕاستی ئەمڕۆ نەبوونی بازاری با بڵێن سێدی ئەو بەرهەمە نوێیانەی کە هونەرمەندان پێشکەشیەکەن ئەوش مەسەلەی کۆپیە بەڕاستی تۆ بەرهەمێکی نوێ ئەەکەی مەسەلەن کۆمپانیای چوارچرا بۆت بڵاوە کاتەوە بە شێوازی پرۆفیشناڵ کە دێتە بازارەوە تەماشاکەی ئەو نوسخانە نافرۆشێ لەبەرەوەی چەند باوڵێن چەند دوکانێکی سێدی هەیە بڵاویانەکەنەوە بە کۆپی خەڵکیش سێدیەکە بکڕێ بە سێ دینار باشە یاخود بە 15 دینار ئەوە زۆر کێشەیە نەیتوانی وە سانسۆر لەسەر شتانە بەڕاستی ئەمە کاری با بڵێن وزارەتی ڕۆشنبیریە هین هەردوو ئیدارەکەش بتوانن سانسۆرێک لەسەر نووسینگانەدا سەر نووسینگانەدا بنێن بۆ ئەوەی نەتوانن ئەو بەرهەمانە کۆپی بکەن ئەوەندە من بیزانم تەنهامە کێشەی کوردستانی لە دەرەوەی وڵاتیش هەمان کێشە هەیە ئەو بەرهەمانی کە بڵاوە بێتەوە بە هیچ شێوەیەک سەر نابێت لەبەرەوە کۆپی دەکرێت کاری هوەری لە دەرە و ناوەی کوردستان چۆن هەڵدەسەنجێت؟ وەڵی لە ڕاستیە من نازانم ئەو عشقەی لێرە هەیە لەوێ نایبینم عشقێکی جوانتر بە دوای شعر و ئەو گۆرانیانی کە هونەرمەندان تۆماریەکەن پێم وایە جوانترە یاخود ئەو کانی کە ئاوەکەی پیادە لێرە پێم وایە ڕوونترە بەڵام بەنسبەت ئەوروپاوە دیارە جیاوازی زۆر هەیە لە ڕووی تەکنیکیەوە ئەنی بەڕاستی بیستودیانی کە لەوێ هەیە زۆر جیاوازە لەگەڵ ئێرە مهندسی یاخود ئەندازیاری دەنگی زۆر باشەیە کە گۆرانی تۆمارەکەن من تەنها لەو ڕۆ ئەیبینم ئەجیناگەر سەرنجیش بدەیت ئەو بەرهەمانەی کە لە ئەوروپا بڵاوە بێتەوە تەنها چەند هونەرمەندێکی لێ دەرەکەم پێویست ناگە ناویان بڵێم ئەو بەرهەمانە کوردی نین بە هیچ شێوەیە تەماشاکەی بەرهەمەکان بیانین
دێن هەر کۆپیەکەن بەڕاستی ئاوازەکە کۆپیەکەن و بە تێکستێکی کوردیەوە ئەمە کارێکی باش نییە بەڕاستی هەرچەند من ئەو شتانم باسکردن لەگەڵیانە لێ هەرگاڵتیان پێیان ئەمە هەر قسە نیە تۆ ئەیکەی گرنگەوەی گۆرانەکە بە کوردی بوترێ ئیتر ئاوازەکە هەرچی بێ مهم بەرهەمێکی جوان بێ ئەوان ئاوا بیر ناکەنەوە من ڕەنگە من وا بیر نەکەم و من ئەڵێم ئەمە بۆ خۆمان خاوەن فۆلکلۆرێکی زۆر دەوڵەمەنین گۆرانی بێژی زۆر چاکمانە بۆ لە گۆرانی بێژە کۆنەکان هەریەکە قوتابخانەیە بوونە بۆ خۆیان ئەمە بتوانین لەو بازنە کوردیە بەڕاستی دەرنەچینە دەرەوە بەڵام تەنها ئەوەیە ئەتر ئەو گۆرانیانی کە لێوە تۆمار ئەکرێت بە ئاستێکی تەکنیکی زۆر باش تۆمارەکرێ زۆر باوەڵێن جیاوازی هەیە لەگەڵ ئێرەدا لە کچە گۆرانی بێژەکاندا شێوازی وتنی کامیان نزیکە بە دنیای تۆ زۆر لەو کچە هونەرمەندانە دەنگیان خۆشە بەڕاستی دەنگیان سۆزی تایە ئەتوانم ناوی چەند کەسێکیان بێنم بەڕاستی تارا ڕسوول خاوەن دەنگێکی زۆر خۆشە دەنگی زۆر سۆزێکی جوانی تایە و هەروەها کچە هونەرمەند ئاڤان جەمال دەنگی زۆر خۆشە و بەم دوایەش بەڕاستی هونەرمەندکانی کە ئێستا لە وڵاتی سوی دەژێ بە چەند بەرهەمێک توانی پانتایەکی زۆر گەورە لە هونەری کوردی داگیر بکرێ و بێتە خاوەن چەند گۆرانیشی ڕەسەن بەڕاستیم پیرۆزبایی لەو دەنگە شەکەم دەنگێکی زۆر خۆشە گۆرانیەکانی زۆر ڕەسەنن زۆر کوردین بەڕاستی و بە هیوای ئایندێکی باشتر بۆ هونەرمەندە دیارە ئەوە ئێستاکە خێزانی هونەرمەند کارزان مەحموودە لە وڵاتی سوی دەژێ و ئەوەندەی من ئاگادار بوومە و کاتێ لێ بووم بەرهەمێکی نوێیان بەدەسەوەیە و هەروە هونەرمەندانی تری زۆرن بەڕاستی هەموو دەنگیان خۆشە هیوای سەرکەوتن بۆ هەمویان دەخوازم گۆرانی سەفەری عەشق بێگومان بەڕێز یەکەم جارە کە لەگەڵ خات و تارە ڕسوولی هونەرمەند پێکەوە ئایڵێن بیرۆکەی ئەم گۆرانە چۆن هاتە بەرام دیارە من پێشتر تەجروبەم بووە لەگەڵ هونەرمەندە کچەکان بەڕاستی لەگەڵ ئاڤان جەمالیش گۆرانیمان و تۆ بەیەکەوە هەروە لەگەڵ هونەرمەند شیلان و عوسمان لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان هەر گۆرانێکی لەگەڵ ئاوتمەوە بەم دوایش توانیمەوە گۆرانی تۆمار بکەم لەگەڵ هونەرمەند تارا ڕسوول دیارە ئەو گۆرانی لە ساڵی 96 گۆرانی سەفەری عەشق خۆم بەتەنیا وتومە لەگەر گروپی هۆرە دیارە گۆرانی شتێکی لای هونەرمەند تارا ڕسوول دروست کردبوو گۆرانێکش لە شاعری برای شاعیر کاگەرفان ئەحمەدە ئاوازی گۆرانەکەی خۆم و مۆسیقاکەشی لەلایەن هونەرمەند کاک فەراد محەممەدەوە دانراوە وەجارێکی تر بە سەرپەرشتی هونەرمەند کاکەڵبەست و کاک سەید ئەحمەد و گۆرانیە توانیمان تۆماری کەینەوە لە کۆمپانیای چوارترا ئەتوانم بڵێم فەزلی ئەو گۆرانی زیاترە گەڕێنمەوە بۆ کاگەرفان خاوەنی کۆمپانیای چوارچرا دیارە ئەو سەردەمەی کە تارە گەڕابەوە بۆ کوردستان من لە شاری هەولێر بووم کاگەرفان داوەتێکی بۆ دروستکردین بۆ هونەرمەندان سەرجەم لە گۆرانی بێژ و مۆسیقیەکان بە سوتفا ئەو شەوە بۆ خۆمان جێویی گۆرانیمان دروست کرد یەکسەر تاراوتی گۆرانیەک تێ زۆر خۆش حەز دەکەم بەیەکەوە بێڵێن من بەبێ ئەوەی بزانم گۆرانیەکە چیە وتم پێشکەشت بێ تینا پێشکەش بێتم خۆت بەتەنیا بێڵە وتی نەخێر هەردووکمان ێڵێن کاگەرفانی شتی وەڵا حەزم لێ ژێم لەو گۆرانیە بێ ئیترەوە بوو گۆرانیەکەمان و دێ سەر مێزەکە تاراش تەنها 5 ڕۆژی مابوو بگەڕێتەوە بۆ ئەوروپا ینی کاتەکەی زۆر کەم بوو بەڕاستی کاگەرفان وتی ئەم گۆرانیتان بۆ تۆمارەکەم ئەم وەکو دەنگ تۆماریەکەم و ئەم وەکو کلیپیش بۆتانەکەم بتم کاک عرفان زۆر زەحمەتە کاتەکە زۆر کەم و باوەڕ ناکەم تەواوی وەڵحاصل ئیتفاقمان کرد لەسەرەوە من گەڕامەوە بۆ سلێمانی سعات 12 نیوەڕۆ تارە هات بۆ لای من و تێگەڕێمەوە بۆ سوید چمە هەولێر دوو بەیانیە گەڕێمەوە بۆ سوید هاتمەوە بۆ خواحافیزیمان لە یەکتری خواست و تارە پێم وایە ناو تەکسیەکە بوو جارە نەگەیشتەوە ماڵی باوکی کاگەرفان تەلەفۆنی بۆ من کرد وتی بێمە وارەبی بۆ هەولێر تۆ خێرە وتی وەڵا گۆرانیەکە مۆسیقای تەواو بوو بۆەوەی تۆ تارە دەنگ بخەنە سەری وەڵحاصلی تر من ێوارە توانیم بگەمە شاری هەولێر تارەشمان بینی لەوێ بەیانی سەعات 10 دەنگمان خستە سەر مۆسیقاکە بڵێن گۆرانیەکە دەنگمان خستە سەری بۆ ێوارەش با بڵێن بەرەو لە مەسیف سلاحینەوە بەرەو نزیک بوونەوە لە شاری شەقلاوە توانیمان لێستنەکان بکەین بەیەکەوە من و تارە ینی بەس گۆرانیەکان لە لایدارێک پەنادارێک توانیمان لێستنەکان بکەین تە بەڕاستی ئاگامان نەما لە سیناریۆکەی بەس من ئاگدار بووم دیارە گۆرانیە هەر لە وێنەگرتن و دەرهێنان و سیناریۆشی کاکشاوەتەیی بە ڕاستی مسۆرەی زۆر چاکە کاکشاوە ئەو گۆرانیە و هەستاپی لە بەرهەمی چوارچرا بوو دیارە زۆر سپاسی کۆمپانیای چوارچرا ئەەکەم کە
ئەو گۆرانی با بڵێن هەر بە بەلاش ومانیان کرد بەبێ ئەوەی هیچ شتێکی تێ بچێ ومانیان بڵاو کردەوە. هەروەکو باسشم کرد گۆرانیەکە لە دەیەکە لە نزیک شەقلاوەوە بزەبت ناوی دەیەکە نازانم چیە بەڕاستی. ڕۆکی کلیبەکە ناوڕۆکی کلیبەکە دیارە خۆی باسدەوە کە دوو خۆشەویست یەکتریان خۆشەوی ناگەن بە یەکتری. سینناریۆی گۆرانێکە خراپ نییە، چاوی کامیرەی زۆر جوانە بەڕاستی، هەندێک جار شەد نییە گۆرانی سینناریۆ بەدامرێت، چاوی کامیرە جوان بێ. هیچێک بوو لەو کلیپە کوردیانی کە خەڵک زۆری بەدڵ بوو بەڕاستی، ئەوەندەی من لە دەروی وڵاتیش بووم خەڵک جابی زۆر باشێ بوو بەرامبەر ئەو گۆرانیە. هیوادارم بتوانین لە ئایندەیە شتی تریش ئاوا دروست بکەین. ئێستاکەش هەر بەرهەمێکی ترم هەیە لە بەرهەمە کۆنەکان بەڕاستی گۆرانی قەدەر تارە زۆر حەزی لێ و اتفاقیش وایە ئەو گۆرانیش هەر بەیەکەوە بڵێن ئینشاءڵڵا تۆماری بکەین. ئەمە چاوەڕێین ئەگەر پاسێک لەم گۆرانیشمان پێشکەش بکەین. بۆچی هاتی کات زانی ڕێگایەکم ناگەم بە تۆ بۆ جێت هێشتم کات زانی دەستم گەیشتۆتە دەستی سینناریۆ بۆ گۆرانەکان خۆت داوا لە کەسی سینناریۆ دەکەی کە سینناریۆک بۆ گۆرانێکت دامنە یان بە تەنسیق و هاوبەشی هەردوولاتان دەبێت؟ لە ڕاستیە و گۆرانیانی کە من بە کلیپم گەیاندووە بۆ با بڵێن بۆ کەناڵەکان هیچ لەو گۆرانیانە من فکری منیتیانە بۆ بە سینناریۆکەی بەڕاستی دیارە و گۆرانی کە کلیپەکرێ مخریجەک خۆی یا مخریجەکە یاخود مسەورەکە خۆی هەڵەسێ بە دەرهێنانی ئەو گۆرانیە. ئەو گۆرانیانە وەکو باسم کرد من کلیپم کردووە، من هیچ بە هیچ شێوەیە تەداخورم نەکردووە لە سینناریۆکەی. ئەگەر باشی سەرنج بدەی ئەو گۆرانیانەی کە کلیپمان کردووە من تەنها لبسنەکانم کردووە، ئەنی ئاگام لە سینناریۆکەشی نەبووە. من لبسنەکەم تەواو کردووە دوایی ئەو مخریجە خۆی هەڵساوە بە دانانی سینناریۆکە و دانانی سینناریۆکە و کلیپ کراوە. سینناریۆ گۆرانەکانت بە شێوەیەکی گشتی چۆن بینی؟ لە ڕاستیە هەندێک لە گۆرانیەکان سینناریۆیان جوانە بەڕاستی، بەس ناڵێم هەمووی. دیارە ئێمە مەحزوز نین بەڕاستی، ئێمە لەبەرەوەی من ئەتوانم بڵێم لە ساڵی 91ەوە خەریکم و تا ئێستا زیاد لە 50 گۆرانی مەیە، ئەتوانم بڵێم زیاد لە 35 گۆرانی تا 36 گۆرانیم هەمووی وێنەی گیراوە بۆ تەلەڤیزیۆن.
دیارە و سیستەمی ئەو سەردەمە هەمووی VHS بوو وەکو ئێستا سیستەمی دیجیتال نەبوو لەوانەیە چەند گۆرانیی من لەسەر تەلەڤیزیۆن ببینێ لەسەر بەتایبەتی با بڵێن کەناڵە فەزاییەکان بەعام ئەوانەی کە لە کەناڵە فەزاییەکان کلیپ کراوە خراپ نین تا حدێک بەزێشێ لەو سیناریۆ جوانانی کە بۆ گۆرانیەکان دانراون کە کاتی خۆشی لە بەنامێکی کورساتە 4 خەڵاتی بەدەستێنە گۆرانی ئاسەوارە بەڕاستی ئەو دوو ئەو کچ و کوڕە هونەرمەندە زۆر تەمسیلێکی جوانەکان سەوسەن و فواد گۆرانێکیشە دەرهێنانی پێم وایە سیناریۆ لە سیناریۆی کاک دڵشاد ئەحمەد بوو ئەفۆن کاک دڵشاد مستەفا بوو وێنەگرتنی کاک مەریوان عەبدەڵڵا ئەو گۆرانی کلیپەکەی زۆر جوانە لام من ناڵێم ئەوانەی تریش خراپن گۆرانی تاقانش کلیپەکەی جوانە و گۆرانی پێچ عەتر چۆن هاوسەنگێک ئەبینن لە نێوان هونەرەکەتە و کاری ڕۆژانی خۆتە کە جلک دوورینە زۆر ئاساییە بەلامەوە بگرە ئەو کاری کە منێکم کاری خەیاتیە زۆر سوودم لێ بینی بێ زیاتر بە بۆنەی دوکانەکەمەوە کە چەندیندا لە چاو پێکەوتنا باسم کردووە کە برای شاعیر کاک جەمال غەمبار کە ئێستا لە دەروی وڵاتە لە وڵاتی ئوسترالیا ئەژێت دوکانێکی من ناوی لێ نابوو خەلەندەرخانە بەڕاستی زۆربەی کات لە هونەرمەندان و لە نووسەران لە دوکانەکەی من کۆ ئەبوونەوە دەتوانم بڵێم زۆربەی ئەو گۆرانی نوێیانەی کە من پێشکەشم کردووە لە دوکانێکی خۆمان لەدایک بووە من زۆر سوودم لە کارەکەم وەرگتۆ بەڕاستی لە پیشەکەم کە پیشەی خەیاتیە و تا ئێسش ڕەتێکی زۆر جوانم دروست کردو لە بینی پیشەکەم و هونەرەکەشم لە چ کاتێکدا تەنایی ئەبێت بە هاوڕێی محەممەد ڕۆڤکەر کوچی من بەعام زۆر ڕقم لە تەناییە بەڕاستی حەز ناکەم قەت بە تەنیا بم حەزەکەم دایمەن ئەگەر مەسەلەن بۆ نمونە ئێستا لە ماڵەوە گەر مناڵەکانم چەند سەردانێکی ماڵی خەزورم بکەن ئەگەر ئەو شەوە بە تەنیا بێمە ماڵەوە هەست بە نامۆیی یەکەم هەست بە غەریبی یەکەم یەک دوو برادر لەگەڵ خۆمایێنمەوە ئەو شەوە بینە سەر بە قسە و بە مناقەشەوە ئەو شتانە بەڵام تەنیاییشم بینی بەڕاستی سەفەرەکەشم بۆ سوید بە تەنیا بووم کەسم لەگەڵانە بوو کە ناڵێم ناخۆشیم بینی بەڵام لەمان کاتە تۆزێ بێتاقەتیم بینی ئەی خێزانەکەت چۆنە لە هاوکاریکردن حەز بە گۆرانەکانی تۆ دەکات لە دنیای هونەرەوە زۆر دوورە بەڵام بە قەدرەوەی کە دوورە هاوکاری زۆر باشمەکە دیارێمە کێشەمان زۆر هەیە بەڕاستی تۆ گۆرانیەک تۆمارەکە یاخود گۆرانیەک بە کلیپە گەیەنی هەنێ جارێ تا 12 شەو و 2 شەو تۆ لە دەرەوەی خەریکی ئەو کارە هونەریە ئەو بە دیار تۆ ئینتیزار دەکات تا ئەگەڕێیتەوە بەڕاستی بەبێ ئەوەی دەموچاوی گرژ بێنەوەیەک خۆ دەزانی تر هەندێک ئافرەتی ڕەنگەنەوەیەک بێ لە ڕووی هونەری و هاوکاری مەکا زۆر تەژیع مەکا زۆر هان مەداکە بەردەوام بێ چەند ساڵ لە ژیانی هاوسەریتان پێکەوە دیارم بە گەورەی با بڵێن بڵێن بە گەورەی ژنێمێنە لە ساڵی 94 لە شاری سلێمانی خێزانم پێکەوە ناوە پێم وایە 11 ساڵە چەند مناڵتێ چەند کوڕ چەند کەس ڕێک و کچێکم شار و شانۆ کەک محەممەد ئێستا بابێنە سەر بابەتێکی تر ئەویش سەفەرەکەی بەڕستانە بۆ دەرەوەی وڵات بێگومان بەڕستان لە 27 پێنجی 2005 بەگشتێکی وابزان من ڕسمی سەفەرتاکەن بۆ دەرەوە ئەگەر بە کوتی شکێ بخەیتە ئەو سەفەرەتە بڵێ لە ڕاستیە منەوە سەفرە وایە مانجی سێ من سەفەرم کردایە بۆ وڵاتی سوید دیارە داوت کراوم لایەن کۆمەڵی دۆستانەوە کۆمەڵی دۆستانی کەرکوو بەڵام بەداخەوە ویزەکە تاخیر بوو نەمتوانی سەفەر بکەم بەڵام دواتر با بڵێن لە مانجی 5 داوت نامەکەم بۆ هاتەوە بۆی سەفەر بکەم بە وڵاتی سوید لە 21 مانگ دیارە من لە شاری سلێمانی دەرچووم یەکسەر بەرەو وڵاتی سووریا بەس ئەمە پێشتر ئاماژە بۆ بکەمە باید من بڕۆشتیان بۆ وڵاتی تورکیا بەداخەوە هەوڵێکی زۆرم دا نەمتوانی ویزەی تورکیا وەربگرم زۆر قورس بوو ئەو کاتە وەرناگیرا بە هیچ شێوەیە کە چوومە وڵاتی سووریاش دیارە 6 ڕۆژ لەوێ مامەوە هەر ویزان پێ نادام من هەموو معاملەکەم کرابوو بەڕاستی معاملەی ویزەکەم بۆ کرابوو بەڵام لە چۆ لە تورکیا کە چووم سەردانی سەفارەتی سویدیم کرد لە سووریا وتیان بێ بڕۆی بۆ تورکیا بەرحاڵ من نەمەتوانی بگەمە تورکیا دوایەوەی کە پەیوەندیم کرد بە نوێنەری حکوومەت و نوێنەری حکوومەت لە وڵاتی سوید وتم کارێکی من وایە ئەگەر ئاوا بێ ئەم جارەش ناتوانم بگەمە وڵاتی سوید دیارە خۆشبەختانە کاک بورهان حەبیب هەوڵێکی زۆری دا
لەگەڵ قنسڵەی سویدی ئەو معاملەی منیان لە تورکیاوە نەقلی سووریا کرد توانیم 26 مانگ ویزەکە وەرگرم کە ویزەی شنگڵ بوو ئەمتوانی بۆ 25 وڵات من بڕۆم زۆر ئاسایی بوو تەنها بەریتانیا لێ دەرچێت 27 مانگ من گەشتمە وڵاتی سوید سعات 8 شەو بوو بەڵێ دیارە نوێنەری حکوومەت کاگورهان لە مەتار چاوەڕێیە کردم چوینە ماڵی کاگورهان تیکێنان ما خواردوتی لەبەرەوەی خەڵکەکە ڕەنگە باوەڕ نەکەن تۆ گەیشتویتە چکە حەفلەکەمان 28 مانگ بوو بانگێشەکەشم لەلایەن یەکێتی نیشتمانی کورسانەوە بوو ئەوان داوەتیان بۆ کردبووم بۆ ئەو دوو ئاهەنگە گەورەی کە لە شاری ستۆکۆلم و شاری وێتۆ بۆ بۆری سازدرا ساڵیادی دامەزاندنی یەکێتی نیشتمانی کورسانەوە بەڵێ دوو ئاهەنگی گەورە هەبوو لە شاری ستۆکۆلم و یۆتۆبۆری ئاهەنگی شاری ستۆکۆلم 28 مانگ بووم 27 مانگ گەیشتم توانیم هەرەوە ئێوارەی چاوپێکەوتنێکی ڕاستەوخۆ بکەم لە ڕادیۆی خوێندکاران لە شاری ستۆکۆڵم ئیتر خەڵکەکە بە تەلەفۆن لەگەڵ منا قسەیانە کرد و ئەوە بەرنامە یەکەمتان بوو ئەوە بەرنامە یەکەم بووم بەڵێ ئیتر بەڵام بۆ بەیانی ئاهەنگەکە تەمان سەعات 7 ئێوارە بوو هۆڵێکی زۆر گەورە بوو نزیکەی 2000 کەسی لێ بوو هۆڵەکە بەڕاستی ئەوە هەنگەش 5 گۆرانی بێژ بەشداری تیا کرد بوو دیارە 4 گۆرانی بێژ هەر لێ بوون هونەرمەندان کات میکایل و چۆپی فەتاح و ڕۆژکەریم و هونەرمەند حەسەن شەریف لەگەڵ منی شاکە لە کوردستانەوە تیپی مۆسیقاکە شوێ تیپی مۆسیقا لەوێ گروپی تایبەتە بوو من لەگەڵ پێم وایە هونەرمەندان کاکاوە عازف سایزەر و هەروە کاک عارف عازف کەمانچە و کاک شێرزاد عازف کلارنێت و عازفێکی تریش بوو بەڕاستی توانیم بۆ کاتێکی کەم ینی سێ چارێکی تەمرینیان لەگەڵا بکەم لەبەرەوە من هیچ کاتم بەدەستەوەمان 27 مانگ گەیشتم و 28 مانگ ئاهەنگکەم بەڵام لە ڕاستیە هەرچەند من بەبێ بەرنامە ڕۆشتم من تەسەورم ناکردەوە پێشوازی جوانی لە من بکرێ من قەت ئەو لەحزەیەم بیر ناچێتەوە بەڕاستی کاتێک پێم وایە چوارەم گۆرانی بێژم کە بانگیان کردم کە چوومە سەر چوومە ناو هۆڵەکە و چوومە سەر شانۆکە ئەو خەڵکە جوانەی کورد لە ئەوروپا بەڕاستی هەموو عالمی کورسانیان بەدەستەوە بوو کە من چووە ناو قەحەکە هەموو عالمی کورسانیان بەرزەوە کرد ئەو لەحزەیە نەمەزانی ینی چۆن ئەو خۆشیە دەربڕم بەڕاستی من زۆر سپاسیانەکەم هەر لێرەشەوە مێ باسی ئەو بکەم بەڕاستی حەز ناکەم چیتر لەمە دووە هونەرمەندانی ئێرەنگلەی لەو بکەنەوە هونەرمەندانی لە ئەوروپاوە دێنەوە ئاوایان بۆ کرێ و ئاوایان بۆ کرێ من حەزەکەم خۆشیان بڕۆن و بە چاوی خۆیان بیبن هیواداریشم من هەر بانگێشم کرد بەڕاستی داواکاریەکمە بوو لەو بەرنامەی یاخود لەو چاوپێکەوتنی کە سازمدا لە کەناڵی کورسات لە وڵاتی سیویت کە هونەرمەندانی دیکەش بتوانن لە هەموو بوارەکان سەردانی ئەوروپا بکەن بەڕاستی شتێک نەمێننەوە ینی خۆی کێشەکە ئەوەیە بۆی ئەو وڵاتە ببینن لە نزیکەوە ینی ئاشنایەتی لەگەڵ کوتون و فەرهەنگی ئەو وڵاتە دروست بکەن ئەوەش دەگەڕێتەوە سەر حکوومەت سەر وەزارەت و ڕۆشنبیریکە هەوڵی جدی بکە بۆ هونەرمەندەکان تاکو بانگێش والله من هیوادارم ئیتر ببین ینی چ ڕێزێک لە هونەرمەندانی کورد دەگیرێکە لە کوردستانەوە ئەڕۆم بۆیەوە بەڕاستی من وەکو باسم کرد بۆ هیچ بەرنامەیەکم نەبوو بەس بەڕاستی ئەو خەڵکە ئەمەنە گەورەی و محەبەتیان بەرامە من بەخشی من نازانم چۆن بازیکەم چۆن تعبیری لێ بکەم بەڕاستی دەی باشە ئەو ێوارەیە توانیم لەو ئاهەنگە گەورەی یەکێتی نیشتمانی بەشداری بکەم خۆشبەختانە زۆر سەرکەوتوو بووم هەرچەند با بڵێن من هیچ تیپێکشم لەگەڵانە بوو بە تەنیا بووم لەگەڵ گروپێک بەڵام مۆسیقی زۆر چاک بوون دیارە و مۆسیقیانە زۆر بەناوبانگن لەوێ دواتریش لە 3 مانگە لە ئاهەنگەکەی شاری یۆتۆبۆری بەشداریم کرد کە ئەویش هەر با بڵێن سەر بە دامەزراندنی یەکێتی نیشتمانی کوردستان بوو بەرحاڵ لە ئاهەنگەکەی یۆتۆبۆریش تیپی مۆسیقای سلێمانیشی لێ بوو من لێوەش هەر لەگەڵ گروپێکی تایبەت دابەزیم گروپێکی تر نەکەوانەی ستۆکۆڵم توانیم ساعتێک و 20 دقە لە ئاهەنگەکەی یۆتۆبۆریش گۆرانی بڵێم ئیتر بەڕاستی ئەو خەڵکە واد لێ ئەکا لەوێ نەک ساعتێک و 20 دقە 3 ساعت گۆرانی بڵێ هەست بە هیچ شتێک نەکەی بەڵام دواتریش توانیم دوو ئاهەنگی تایبەت بەخۆم ینی ساز بدەم با بڵێن ناتوانم ناوی بڵێم کۆنسێرت توانم ناوی بڵێم شەو ئاهەنگ دوو ئاهەنگی تایبەتم سازدا تەنها خۆم بەڕاستی ئەمێ باسی ئەوە بکەم ئێمە گۆرانیەکانمان ڕتمی خاوە ینی لە ئەوروپا زیاتر حەزیان لە ڕتمە سەریعەکانە بەڵام بڕواتە بێ خۆی مێنێتەوە سەر هونەرمەند ئەو هونەرمەندی کە ئەڕوا گۆرانی ئەڵێ چۆنی گوێی لێگرن ینی خۆشبەختانە من با بڵێن ئاهەنگێکم لە شاری ستۆکۆڵم لە ڕێستۆرانێک بوو تقریبا 400 کەس بوو
ئەو خەڵکە تا دوی شۆ بە دیار منەوە دانیشت بوون زۆر گۆرانی خاویشمەوت و یخعەکانیشمە گۆڕی تەنانەت خاوەنی ڕێستۆرانەکەش وتی بەڕاستی ئاهەنگ ئاوا ئەکرێ یعنی ئەمەە ڕازی بوون لە ئاهەنگە لە ئوسوبی گۆرانیەکان شرت نییە تۆ هەربچی گۆرانی سەری ئەبڵی لەوێ خەڵکی شەی جۆ لە گۆرانی خاوەگریانی خەڵکێکی زۆر باش لە ناو ئەو قاعەیە دانیشت بوو ناو ڕێستۆرانە دانیشت بوو بەڕاستی خەڵکی نووسەری تیا بوو خەڵکی شاعری تیا بوو خەڵکی ئەکتەری گەورەی تیا بوو هاتبوون جویانەگەر خەڵکی پیری تیا بوو گەنجی تیا بوو پێش سەفەرەکەتان ڕکلام بۆ ئەوەکەی ئێوە کرا من زۆر سپاسی کەناڵی کورسا دەکەم بەڕاستی ڕکلامێکی زۆر باش بۆ من کراوەوە ئاهەنگانی کە سازمدا تەنانەت نەک هەردوو ئاهەنگەی یادیشەتی نیشتمانی ئەو دوو ئاهەنگە تایبەتی کە سازیشمدا لەوێ ئەمە بەنسبەت ئاهەنگەکانەوە ینی دوو ئاهەنگم لە دوو ئاهەنگا بەشداریم کرد دوان لە ستۆکۆڵم و دوان لە شاری یۆتۆبۆری دیارە داوەتنامەشم لە زۆر وڵاتی ترەوە بۆ هاتووەکو ئەڵمانیا و هۆڵندا و دانیمارک و کاک محەممەد بزانم بەڕێزی یەکەم جارەکە سەفەر دەکەی بۆ دەرەوەی وڵات بەڵێ بەڵێ بۆکو ئەزمموی یەکەمت چۆنەی بینی من نازام من هەستەکەم زۆر بەختەوە بووم لەوێ زۆر خۆشحاڵ بووم زۆر کاتێکی خۆشم لەوێ بردەسەر بەڕاستی دیارە ئەوروپاش بە تایبەتی وڵاتی سیوی دەوەندەی من لەوێ بووم وڵاتێکی زۆر جوانە لە ڕووی هەموو شتێکەوە وڵاتێکی پاکە هەوایەکی پاک هەموو وەسایلێکی ڕاحە لە وڵاتە هەیە پێم وایە من نازانم زۆر خۆشحاڵ من ماوەی دوو مانگای لەوێ گرنگی زیاتریش بە بواری هونەر ئەدرێت بەڵێ ئەدرێت وەڵڵای دیارە شتەکان لێوێش هەمووی تیجاریە بگرە لێرە باشترە ینی هەموو شتێک لێوێ تیجاریە مەسەلەن تۆ هۆڵێک ئەگری ئاهەنگی شتیاکەی داوای سەرێکی خیاری لێکن سەرێکی زۆر بەرز یا خودە و هونەرمەندە مۆسیقانی کە هێنن هەموو بە پارە ئەسب بۆکەن بەڕاستی چونکە هەموو کەسێک کە دێتە ناو هۆڵۆ پیتاقە ئەبڕێ ینی شتەکان لێوێش تیجاریە بەڵام خەڵکی کورد بەڕاستی تامەزرۆیە ینی هونەرمەندێک کە ئاهەنگێکە حەزەکە کۆ بێتەوە تەماشاکەی هەر لەو ئاهەنگەشە زۆربەی کوردەکان جارێکتر بە یەکتری ئاشنا بنەوە مەسەن هەر یەکە لە شارێک لە شارێکی دوورەوە هاتوو یەکتریان نبینی لە مناسبێکی ئاوایە هەموو یەکتریە بین ینی نەک تەنها ئەوەیە کە تۆ ئاهەنگاکەی هەر لیقایەکی زۆر خۆشە لە بینی ئەو کوردانی کە یەکتریشە بینن لەوێ کا محەممەد چەند گۆرانی نوێت لەوێت تۆمار کردیەوە وڵاتانی کە دیمەنەکانی ئەو کلیپیان لێگیراوە چەندە ڕوو چێندە وڵی لە ڕاستیە من دیارە من بۆ ئاهەنگانە ڕۆشتم بۆوێ تەسەور مەکرد دەسێت چوار ئاهەنگا بەشداری کەم بەڵام حەزمەکەی چەند گۆرانێکی نوێش لەوێت تۆمار بکەم پێنجی مانگ من لە ماڵی هونەرمەندی ئازیز و خۆشەویست کاک عەدنان کەریم لە شاری وەرسالە داوەت بووم کاک عەدنان باسی لەوە کردوتی بریا من سەفەرم نەکردایەتەوە بۆ کوردستان دیارە حوتی مانگ سەفەریە کرد بمتوانێت لەم استودیۆی خۆم چەند گۆرانێکم بۆ تۆمار بکردای بۆ ئەوەی پارێکی وای تێ نەچوایە بەڕاستی گۆرانی لەوێ زۆر گرانە وەکو ئێرە نییە ئاینێرە گۆرانیەک ڕەنگە 500 دلار بە گۆرانیەک بدرێ بڵێن زۆر گرانە بەس گۆرانیەک لەوێ بە 1500-2000 دلار تەواو نابێت کاگەر ناودی بەداخۆگە سەفەرم نەکردایەوە گروپێکمان کۆ کردو یەک دوو گۆرانی نوێم لە ئستودیۆی خۆما بۆ تۆمارەکە دیارە زۆر سپاس یەکەم بەرحاڵ توانیم یەک گۆرانی نوێ لەوێ تۆمار بکەم لەگەڵ لە شاری ئۆتۆبۆری لەگەڵ هونەرمەندێکی عەرەب کە هونەرمەندێکی زۆر بە هەڵوێز هونەرمەندێکی زۆر کوردپەروەر مامۆستا ئەحمەد جوادیە کە زۆر بەناوبانگە لە ناو عەرەبا هێشێکە لەو مامۆستا چاکانە یاخود لەو عازفە چاکانە کە کاتی خۆی لە پەیمانگای هونەرە جوانەکان بۆ لە شاری مووسڵ چەندین با بڵێن قوتابی کورد قوتابی خۆی لەوانە ئێستا هەمووی هونەرمەندی گەورن و ئاسێکی زۆر باشیانەیە لە هونەری کوردیا وەکو هونەرمەند ئاماجغازی و کاکچەتۆ و هەروەها کاک سیروان و کاک فاروق و مامۆستا چالاک و چەندین و کاک سەید ئەحمەد و چەندینی تر ینی هەمووی ئەمانە تەڵەبەی مامۆستا ئەحمەد جوادی بوونە کە بینیشم بەڕاستی شانازی بە تەڵەبەکانی خۆیەوە کردەوی ئێستا وا لە ئاسێکی باشان دیارە لە ئاهەنگیشی منە دانیشت و گوێ لە دەنگم وتی تۆ دەنگت زۆر خۆشەوە حەزەکەم کارێکت بۆ بکەم بە بەلاش هیچی تێ نەچێ بەڕاستی وتم وەڵڵا مامۆستا زۆر سپاس دەکەم دیارە ئاوازێکی خۆم مەبوو بە ناوی هاوڕێ لە شعری کاکشاوە حەمەد تۆفیق ئەو گۆرانیم ئامادە بوو لەوێ من دووسێ گۆرانی نوێم لەگەڵ خۆما بردوو تۆماریکەم توانیم تۆماریکەم ئەو گۆرانی وەکو مۆسیقا لە ئیستۆدیۆکەی خۆی تەواو بوو دەنگش لە وەرسالە قسمە سەری لای کاک میران کە ئیستۆدیۆیەکی زۆر باشی هەیە کلیپ شتم بۆ گۆرانەکەی بەرحاڵ بەڵێ ئەو گۆرانیە کلیپم بۆی کرد لە شاری ستۆکۆڵم و دوو گۆرانی تریش گۆرانی ست خەرامان من لێرە تازەم کردەوە بەڕاستی لە شاری هەولێر لەگەڵ هەر لە کۆمپانیای چوارچێرا ئەو گۆرانیم جاریشتر تۆمار کردەوە دیارە بەسەر پەرشتی هونەرمەند کاک لێر حسێن کە خۆی مۆسیقاکەی داناوە و هەروەها هونەرمەندان کاک سەید ئەحمەد و کاک ئێمن حسێنیش ئەو کارم پێ بوو ینی بە تازەی تۆمارکردنێکی باش بوو وەکەوەی
یانی تۆمارکردنی دەنگکەشی زۆر باش بوو. کا محەممەد حەز دەکرد لێ بمێنە و نەگەڕا بە کوردستان نەخێر بەڕاستی من وەکو باسم کرد ینی ضرورە هونەرمەندان لە نزیکەوە ئەو وڵاتانە ببینن سەرجەم هونەرمەندان لە هەر بوارێکە ئیش بکەن تەجروبەیەکی هونەری بەڕاستی زۆر ضرورە هونەرمەند سەردانی ئەو وڵاتانە بکە من لە ڕووی زۆر شتەوە سوودم بینی بەڕاستی پێم وایە ئەو وڵاتە خۆشە وەکو پێشتر ئاماژەم پێکرد لە هەموو ڕێکەوە ئەو وڵاتە هەموو وەسایلی خۆشیەکی تایە بۆ جەوگۆڕین زۆر خۆشە بەڵام تا حدێکیش علاقات زۆر محددە بەڕاستی تۆ تەماشای خێزانێکی کوردیەکەی لە شوقەیەکان ئیتر ئەمە دراوسەکەی مەغۆلیە ئەمە دراوسەکەی رووسیە ئەوە دراوسەکەی خەڵکی وڵاتێکی ترە تەماشاکەی ئەو علاقاتی کە لێرە هەیە لەوێ نییە ئەو خێزانە ناتوانێت یەکسەر بێ سەردانی دراوسێکی بکە کە کورد بێ وەکو ئاماژەشم پێکرد تەماشاکەی لە ئاهەنگە کوردیەکانە زیاتر یەکتریە بین و علاقەتیان زیارێکی تر تازە بێتەوە و لەقای جوان دروست دەکەن دوای ئەو وڵاتە بێ ئیش بکەی بەڕاستی ژن و پیاوە بێ ئیش بکە ئیترە بێتە بەیانی لە سەعات 6 و 7 ژن و پیاوە ڕوا بۆ ئیش و مناڵەکانیشیان مەکتەبیانە بێتن بۆ مەکتەب و ڕەوزیانە بێیان نێرە بۆ ڕەوزە ینی لە وڵاتە ئیش نەکەی ناژێ بەڕاستی گرانەیەکی زۆر قورسە ئارەزوشم لێ وایە زۆر کەسیش پێی وتم ئەتوانین هەوڵت بۆ دێن بۆی بمێنیتەوە بەڵام بڕاتەوە من قەت حەزم بەوە نەبووە حەزم کردو ئەوروپا ببینم بەڵام حەزم نەکردووە بمێنمەوە ئیسەش ئەگەر جاری تریش بڕۆم و هەر نامێنمەوە گەڕێمەوە کا محەممەد چ بەرنامەیەکی هونەری نوێتان بەدەست لەوەیە وڵی لە ڕاستیە من ێستا لە هەوڵی ئەوەیان پرۆژەی ئایندەم بتوانم سێریەکی نوێ بکەم کە هەش گۆرانی لەخۆ گرتووە تا ئێسش دوو گۆرانیم لەو بەرهەمانە تۆمار کردووە 6 بەرهەم ماوە سیدەکە ناوی سیدەکە واللهی جارێ بە ناوی لێ نەنین هەتا من جارە دوو گۆرانیم لێ تۆمار کردووە دیارە دوو ناوم بۆ هەڵبژاردووە بەڵام ڕەنگە دوایش ناوەکەی بووەڕم نازانم چۆنە بێ ئێستا گۆرانیەکانیش تقریبا با بڵێن چواری ئاوازی خۆمە یەک دوو ئاوازیش لە ئەوروپا برادران پێیان داوم کەک محەممەد ئێمە لە کۆتاییدا زۆر سوپاسی بەڕێز دەکەن ئێمە شتێکمان نەماوە ئەگە بەڕێزت چ پەیامێکت هەیە بۆ بەرنامەکەمان و عاشقانی دەنگت و بیرەرانی خۆشەویست والله من زۆر سپاستانەکەم هیوای سەرکەوتن بۆ بەرنامەکەتان دەخوازم بەرنامەی جوانی هونەرمەندان دیارە ئێوە ئەزیێتان کێشار لە شاری کۆیەوە هاتن بۆ شاری سلێمانی پێم وایە تا ئێستا من ئێوە مەشغوڵ کردووە زۆر سپاستانەکەم و هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم واروەها زۆر سپاس بۆ ئەو کەسانەی کە ئێستا سەر شاشە تابعی ئەم چاوپێکەوتنە ئەکەن و هیوادارم و داوا لە گەنجانی کوردەکەم بەڕاستی بتوانن بە گوێیەکی کوردیانە بە ناخێکی پاک و جۆ لە گۆرانی کوردی بگرن چونکە گۆرانی کوردی خاوەنی مێژینەیەکی زۆر گەورەیە بەڕاستی بۆ ئەوەی ئەو کارە جوانانەی کە پێشتر کراوە لە دەستی نەدەین هەمیشە بتوان ئەو کتێبانەی کە لەسەر گۆرانی فۆلکلۆری و گۆرانی کوردیەکان وسراوە بیخوێننەوە کە هونەرمەندانی ئێمە کاتی خۆی چەند ماند بووبوونەوە هەر یەکە لە خۆیان بوونەتە قوتابخانەیە بۆ خزمەتی گۆرانی کوردی من هیچ شتێکم نەماوە و زۆر سپاستانەکەم ئازیزان لێرەدا و بەم زۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەمان تا بەرنامە و دیدار و ژوانێکی تر بەخواتان دەسپێرین هەر شاد و